گەر حەز دەکەیت گوێت لە بەرنمەیەک بێ باسی فلم، زنجیرەی تەلەڤیزیۆنی، ڤیدیۆ گەیم و تەکنەلۆژیا بکە، باشترین شوێنتان دۆزیوەتەوە. من ژیرم لە بەرنامەی بەژیری لە رادیۆ و فەیسبووکی کوردستان 24 هەموو سێشەمەیەک کاتژمێر 4 دوای نیوەڕۆ ئێوە دەتوانن بەشدار بن. خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بەژیری من ژیر زیاد لە ئەڵلقەیەکی نوێی وەرزی دووەم ئەڵلقەیە لە وەرزی دووەمی بەرنامەی بەژیری لەگەڵتانم لە رادیۆ و سۆشیال میدیای کوردستان 24 وەروەها لە چەناڵی یوتیوبی ژیر ڕاستەوخۆ لەگەڵتانم. ئەوڕۆ دەدانە بابەتی سەرنجڕا چێشمان هەیە باسی بکەین بابەتەکان ئەو هەفتەی بەرزترم کردەوە کردمە دەدان لەبەرەوەی داواتان کردوتان ژیر حەز دەکەین بابەتی زیاتر باس بکەین. ئەوڕۆ دەدانە بابەتمان هەیە باسی بکەین بابەتی ڤیدیۆگەیمی تێدایە، بابەتی سینەمایی تێدایە و فیلمی تێدایە، بابەتی تەکنەلۆژی تێدایە، بابەتی زانستی تێدایە، بابەتی خۆشی تێدایە. هیوادارم تا کۆتایی لایڤەکە بینەر بن و ئەو کەسانی لە رادیۆی کوردستان 24 گوێبیستمانە دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 066 210 24 88 066 210 24 89 بەشداری بەرنامە بکەن و بۆچوونی خۆتان لەسەر تەوەرەکان دەرببڕن. خۆشەویستان ئەوانەی بە شێوەی ڕاستەوخۆ لە سوشال میدیاوە یاخود لە چەناڵی یوتیوبی ژیرەوە سەیری بەرنامە دەکەن ڕاستەوخۆ دەتوان لە ڕێگەی نووسینی کۆمنت بۆچوونی خۆتان لەسەر بابەتەکان و تەوەرەکان بنووسن. من لە کۆتایی بەرنامەش بۆچوونی ئێوە لەسەر بابەتەکان وەردەگرم، کۆمنتەکانی ئێوە دەخوێنمەوە بۆیە تا کۆتایی بمێنەوە گەر حەز دەکەی پرسیارێک بکەی وەڵامەکەی وەربگریەوە. ئەوڕۆ دەدانە بابەتمان هەیە. بابەتی یەکەم یاخود تەوەری یەکەممان باسی چەند وێنەیەکی نوێی چیرۆکە نوێیەکی گادۆڤار دەکەن، کۆمیک بوو کە بڕیارە لەو یەک دوو ڕۆژە ئینشاڵڵە بڵاو بکرێتەوە. من هەوڵ دەم هەم لە بەرنامەی هاشتاگ لە کوردستان 24 و هەمیش لە چناڵی یوتیوبی ژیر ڤیدیۆی تایبەتی دەسە دەکەین، زیاتر باسی وێنەکان دەکەم. تەوەری دووەممان باسیەوە دەکەین کە 9 ملیۆن کەس داوا دەکەن جاک سپارۆ بگەڕێتەوە یاخود جۆنی دی ببێتەوە جاک سپارۆ. کێشەکە چییە؟ بۆچی ئەو خەڵکە داوا دەکەن جاک سپارۆ جۆن دی بچی بەسەراتوە؟ هەمووی بێکۆ باز دەکەین. تەوەری سێمیشمان باسی لێکۆڵەرێکی دەکەین، لێکۆڵەرێکی ئەمزان بریتانیا 10 کیلۆمەتر چوتە ژێر زەوی ڕیکۆردی پێوانەی تۆمار کردە، شتێکی زۆر بابەتێکی زانستی سەرنجڕاکێشە. تەوەری چوارەم بابەتێکی تەکنەلۆژیا ئیلۆن مەسک دەیەوێت بە کەشتیە کە پێی دەوترێت ستارشیپ دەیەوێت خەڵکی باتە سەمەریخ. ئەو کەشتێ چۆن دەچن سەمەریخ؟ وە لە هەمووی خۆشتر و گرنگترەوەیەکەوە چەندی تێدەچی گەشتێک لە ئێرە لۆ مەریخی دەبی چەند پارە ئامادە بکەی ئەگەر حەز دەکەی بچی. تەوەری پێنجەمم باسی یەکێتی ئەوروپا دەکەین کە کڕینی کۆمپانیای زێنەماکس یاخود بەثێزدای لە بۆ مایکرۆسۆفتی قبول کردوە. تا ئێستا بە فەرمی مایکرۆسۆفت خاوەنی ستودیۆی بەثێزدا و کۆمپانیای زێنەماکسە کە بابەتی سەرنجڕاکێشی لەسرە داهاتووی ئێکسبۆکسی لەسرە باز دەکەین ئینشاءڵڵە. تەوەری شەشەمیشمان باسی بەشی دووەمی مینیەنز دەکەین، فیلمی مینیەنز یاخود دیسپیکەبڵ می فیلم ئانیمەیشنەکە دواخرا وەرواز فیلمەکانی بەشی نۆیەمی فیلمی فاست ئەند فیورەسیش دواخرا باسییان دەکەین. بەرهەمی نوێی هاری پۆتەر لە بەرهەمهێنانە ئایا فیلمیان زنجیرەیە باسی چی دەکەن باسی دەکەین. تەوەری هەشتەمیشم باسی فیلمی بڵید دەکەین کە مارڤڵ دەڵێ لە کۆتای ئەو ساڵ بەرهەم دێ و چێ ڕۆلی سەرچی جێڕی باسی دەکەین زیاتر. تەوەری نوێمیشم باسی وێنەگرتنی ناتالی پۆرتمن دەکەین لە فیلمی ثۆر لەڤ ئەند تەندەر. کۆتا تەوەریشم باسی پێشبینیەکانی خۆم وەروە پێشبینیان لە سوشال میدیا هەیە لەسەر سپایدەرمان 3 ئینشاءڵڵە باسی دەکەین. بابەتی سەرنجڕاکێشەیە خۆتان ئامادە بکەم بەرنمەیەکی پڕزانیاری دەبین ئینشاءڵڵە بابەتی سەرنجڕاکێش بێکەوە باز دەکەین. هیوادارم ئەو کەسانی لە ڕێگەی لایڤەوە لایڤ ستریمەوە سەیرمان دەکەن بەداگرتنی دوگمەی لایک پشگیری لە ئەکتیوی ڤیدیۆیەکە بکەن تاوەکو زۆرترین خەڵک بینەری بن. هاوڕێیانی خۆشەویستم وەکو هەفتەی ڕابردوو هاوڕێی خۆشەویستم کاکە ئاری لە رادیۆ کوردستان 24 لەگەڵمانە. زۆربەی بابەتەکان بێکەوە قسە لەسەر بابەتەکان دەکەین و ئێوەش دەتوان بەشداری بکەن. کاکە ئاری سڵاوی خۆت بگێنە. سڵاو دووبارە خوشحاڵین کە ئەو ئەفتەیەش دەگەریانی ئینشاءڵڵە بابەتی سەرنجڕاکێش ئینشاءڵڵە بێکەوە باز دەکەین ئینشاءڵڵە. زۆر باشە هاوڕێیانی خۆشەویستم تەوەری یەکەم دەست پێ دەکەین. تەوەری یەکەممان باسی چەند وێنەیەکی چیرۆکە نوێیەکەی گادۆڤار دەکەین کە بنای فۆڵن گۆدا. هاوڕێیان با سەرەتا ئەو کەسانی بەڵای سەیرمان دەکەن لە یوتیوب با وێنەکان ببینن. کاکەئاریەکە یارمەتیدەر بی وێنەکان ئەو وێنانەی هات وێنەکان ئەو وێنەکانمانە
جا با پێش باسی وێنەکان بکەم کە لە شاشەیە گەر لە ڕێگەی یوتیوب بۆ سەیرمان دەکەی ئەو کەسانی کە گوێ بیستشن ئێستا بۆتان شەر دەکەن کە ئەو وێنانە چییە. زۆربەتان دەزانن کەەوە God of War Fallen God چییە. ئەگەر نازانی God of War Fallen God چییە، God of War Fallen God کۆمیک بووکە، واتە گۆڤارێکی ڕنگدارە، گۆڤارە واتە یاری نییە، گۆڤارە بەڵام چیرۆکەکەی لە God of War وەرگیرا بێگومان گۆڤارەکە باسی چیرۆکی کریتۆسی دەکات لە دوای بەشی سێمی یاری God of War، واتە بەشی سێم ئەگەر کردوتانە دەزان کەەوە لە شوێنە کۆتایی پێدێکەوە کریتۆس هەوڵدا خۆی لە ناو بە لە دوای خۆ لە ناوبردنەکەی کریتۆس نازان چی بەسەر دێت تاوەکو بەشە نوێکی God of War کە 2010 بینیمان، بەڵام شوێنەکە یەکزار گۆدرایە هاتە نۆرز مەتالۆجی کریتۆسش کە دەبینین، بەڵام ئەو مابینە لە بەشی سێم بۆ بەشە نوێیەکە نازانی چ ڕوویدایە. جا God of War Fallen God باسی ئەو مابینێ دەکە، باسی ئەو زەمانە دەکە کەەوە کریتۆس لە دوای بەشی سێم تاوەکو کریتۆسی 2010 چ ڕوویدایە، بۆچی کریتۆس بەو شێوازە گۆدرایە، چۆن ئەو ڕیشەی پەیدا کردێت، چۆن لە یۆنانی کۆنەوە هاتە ناو ئەسکەندناڤیە کۆن یاخود ئەوروپای کۆن. بابەتی جوانی تێدایە. ئەو هەرچەندە ئەو سێ سکرین شۆتێک کە بڵاو کرایتەوە لەو گۆڤارە ڕنگدارەی زانیاری زۆر کەمی تێدا بەڕاستی، بەڵام ماڵپەڕی IGN توانی بە شێوەیەکی حەسری یاخود بە شێوەیەکی ئەکسکلوسیڤ کە تایبەتە بە خۆیان ئەو سێ وێنیان ئەوڕۆ لە ماڵپەڕی خۆیان بڵاو کردەوە، وتیان ئەوە شێوازی کۆمیک بووکەکە دەبی بۆ شێوازە دەبی کە سێدانە وێنەی سەرەتایی یانی سەرەتای لاپەڕەکانە کە باز دەکات. ئەگەر لە لایڤی یوتیوب سەیرمان دەکەی دەبینی کەوا لە دەستە ڕاستی خۆم کە سێ وێنەیە لە یەکەم وێنە دەبین کریتۆس کەوا بڵێدەکانی خۆی هەڵگرتیە، واتە ئەو تەورە چەکوشە ئەو خەنجەرە ناوی هەرچی لێ دەنێن هەڵی گرتووە، دەبین کەەوە ڕووناچێشی لێ دەرچووە. ڕووناچێت چییە؟ ئەوە ڕووناچی ئەو هێزەیەکەوە ئەفینا پێیدا. ئەگەر God of War سێتان کردبی دەزان کەەوە کارکتەری ئەفینا یاخود ئەسینا ئەو هێزەی خستە سەر ئەو بڵێدانەی کریتۆسی. جا کریتۆس دەبینین کەەوە تووڕێ لێرە زۆر تووڕێ کریتۆس زۆر تووڕ دەبین لەبەر لە دوای کۆتایی هاتنی بەشی سێم کریتۆس ڕاستە مەسەرەن خوداکانی یۆنانی کۆنی زۆربەی لە ناوبرد، بەڵام زۆرترین کات لە خۆی تۆڕە بوو، چکە کێشەکەی کریتۆسی ئەوە بکەوە بە خۆی ژنومارە منداڵەکەی خۆی کوشتە. ڕاستە مەسەرەن لە لایەن زیوس و لەلایەن کوڕەکانی زیوسی یاخود خوداکانی یۆنانی کۆن مەسەرەن چۆن دەڵێ دەفیان کرد بوو تاوەکە و کارە بکە، بەڵام لە کۆتای ڕۆژەکە خۆی بڕیاری خۆیدا کە مەسەرەن لە دەستی دەرچوویدی ژنومارە منداڵەکەی خۆی کوشتووە، لە خۆی تووڕە بوو، بۆیە کریتۆسش زۆر تووڕە دەبینین کەوا لە وێنە یەکەم کریتۆس بڵێدەکانی خۆی هەڵگرتووە، لە وێنەکانی دووەم دەبینین کەوا کریتۆس دەستە شوێنێک یاخود دەستە ناو وچی ئەشکەوتە چیە پێدەنێن تاریکی دارکنس. لەوە شکەوتەی کریتۆس کە دەستە ژوورێ، هەرچەندە لێرە هیچ معلوماتێک زیاتری نەدا، تەنیا چەند تێکسێکی بچووک نووسرا کە تەنیا دەڵێ ئەوە تاریچیە، کریتۆس دەستە ناو تاریچیە، چونکە پێڕاستی پێویستمان بە لاپەڕی زیاترە تاوەکو چیرۆکەکان تێبگەین. یەک نووسیتی لە کۆمنت نووسیتی Blade of Exile بزەوە دەستەکانت خۆش کاکە بریک ئین ناوت بریکینە لە یوتیوبی، بۆیە من ناوی خۆت دەخوێنمەوە جا نازانم ناوی خۆت چییە، بەڵام نووسیتی Blades of Exile ئەوە ناوی ئەو بڵێدانەیە ئەو چەقۆیانەیە کەەوە کریتۆس دەستی تۆزە گولیان گەورەکەی وێنەکە دەتوانین وێنەکە گەورەتر بکەین. ئێستا بۆ کەسانی کەوا دەیبینین ئێستا وێنەکە کاکە ئاریدۆمان گەورەتر دەکاتن، وێنەکان جوانتر دەبینین. لە وێنەی سێام دەبینین کەوا کریتۆس چۆن دەڵی بڵێدەکانی لە زەوی داناوە یاخود بەرزەوی کەوتووە گڕی گرتیە و بڵێدانە. جا خۆشەویستانم ئەگەر دەزانن وێنەکانی ئەگەر God of War 2010تان کردبی لە شوێنێکەوە ئەو سپۆیلەرە، بەڵام سپۆیلەر لە بۆ یاریش کە 2 ساڵە هەیە 3 ساڵە هەیە زۆربەتان ئاگادارن بۆ سپۆیلەرەکەم سپۆیلەرە ئاگادار بن. God of War 2010 ئەو بڵێدانەی تێدا بێگومان لە ناوەڕاستی یاریەکە زۆربەتان لە وێنەشتەکان بینیوتانەکەەوە کریتۆس ئەو بڵێدانە دووبارە هەڵدەگرتەوە کە ماوەیەکی یەکزار زۆر هەڵ نەگرتووە. جا ئەگەر لە بیرتان بی ڕاستەوخۆ ئەو بڵێدانە هێزی ئەو ئاگری هەر هەیە، لەوانەیە هێزەکەشی تۆزێک جیاواز بی لەگەڵ God of War 3. جا چۆنەتی جیاواز بوونی لەوەرچە ئەو جیاوازە دەبینین لێکوانەوە لێرەوە لە لاپەڕی سێمی ئەو گۆڤارەی دەبینین کەەوە هێزێکی پێدرایە ئەو بڵێدانە، بەڵام نازانین ئەو هێزە چێ پێیدایە، چۆن دروست بووە، چۆن گڕی گرتیان، چۆنە دەستی کریتۆسی ڕۆیشتیان، یاخود گورگەکان چێن، ئەو گورگانە چێنە کە لە چەند وێنەی ڕابردووی God of War نوێ بینیمان کە چەند گورگەکەیە لە God of War یەک لە تڕۆیدەرەکانی God of War 2010 کە تڕۆیدەرێکی CGI سینەماییە، یەک لە گورگانی تێدا بەڵام لە یاریەکەی نییە.
جا ئەوە پێشببینی خۆمە و قسەیە دەکەم یعنی ئەوە فەرمینە بەڵام بە پێشببینی من گادۆڤاری نوێ کە پێ دەوچێت ڕاگنەڕۆک یاخۆ ڕاگنەڕاک کە زۆر زار پێم دەڵێن ژیر جەماعەت دەگەم جارێ ئاری دەنووس دەرێن کاکە ڕاگنۆڕاگ نییە ڕاگنەڕۆکە خۆیان دووشی ئاساییە بەڵام ئیدی میلەتی مە حەزی لێ ئەگەشتەشی غەڵەت کە لێ ڕاستکاتەوە لەوانەیە ڕاز بکەن و لەوانەیە ئەوە توور ڕاستبی و بەس هەردووکمان ڕاستی ناوەڵاوەکە کە جوانترە ڕاگنەڕۆک جوانترە کاکە ڕاگنەڕۆک کاکە ئاریش دەڵێ برێ ڕاگنەڕۆک ڕاگنەڕۆک جا دەمێ پێتان بڵم کەەوە بە بچوونی خۆم گادۆڤاری نوێ کە بڕیارە ئەو ساڵیان ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە پێم وایە زیاتر باسی ئەو گورگانە دەکات چکە بەڕاستی چیرۆکی ئەو گورگانە کە لە وێنانەدا نیە پێگومان بەڵام دەزانکەوە گورگەکان لە گادۆڤاری 2010 باسکریان بەڵام نەمان بینی بەڵام لە پۆستەری ئەو کۆمیکەی ئەو گادۆڤار فاڵنگۆدەی بینیمە کە چەند گورگێکێ ئەو گورگانە پێم وابیکەوە لەلایەن فریا کە داچی ئەو کارکتەری خراپەکاری گادۆڤاری 2010 ئەو دەستی هەیە لە هینانی کریتۆسی لە یۆنانەوە لە بۆ ئەسکەندناڤیە کۆنیا خود نۆرز مەتالۆجی جا چۆن ئەو کارە دەکرێت بێگومان لە لاپەڕەکانی دیکەی ئەو گۆڤار ڕنگداری دەیبینی نیشاڵای سپێ ئەندوز بە هەر ڕۆژێک بڵاو بکرێتەوە ئەگەر لەو هەفتەی بڵاو کراوە من هەفتەی داهاتوو لە بەرنامەی سفرەگژیری زیاتر شەرحی ئەو گۆڤارە دەکەین واروە لە بەرنامەی هاشتاجی کوردستان بیسار زیاتر شەرحی دەکەم لە بۆتان مانایەکان چییە وێنەکان مانایان چیە چیرۆکەی مانای چیە و ئینشاڵڵا لە ڤیددیویی تایبەتیش شیکردنەوەی تاوا بە راپۆرت بووی دەکەم بەڵام ئێستا تەنیا ئەو سێ وێنەیەمان هەیە کە زانیارێکی زۆرمان پێنادا بەڵام هەر دڵخۆشین کەەوە سێ وێنەمان هەیە بەڕاستی باسی گادۆڤاری نوێ بکاتن چیرۆکەکانمان لە بۆ شەرع بکە ئاریجان شۆ بزانم ئێستا زۆر تەماشای گادۆڤارت کردیە تقریبا هەموو بەش ئێستا ئەو بەش بەس تەماشاکەن تەماشاکەی حەز دەکەی چیرۆکی ببین ڕێگەوە پێ دوایە چیرۆکی گادۆڤاری خۆشە کووە چی لێ فێر بووی بەجددی دەزانین پێش هەموو شتێک پێش بە یاریەک بی چیرۆکەکە مێژوویە نێژوویەوە ئەتو تەمەشا بکە کو ئەو چیرۆکە دروستکرایە لە چ دێتە چێن دەرکو هاتیە زەبەلاعەکان وەڵە وەرە مانەهایم و نازانم یۆتنهایم و ئەو فرەیە کە باسی دەکەی وەرە ئەو هەموو جیهانە بەیەک و بەستەوە زۆر جوان ئەتو تەمەشاکە لە برێ بەشی یەکەمی دەچی لە بەشی چارەم و پێنجەمی اینجا دەبینی تازە ئەوەی بەشی یەکەم نیشانی دای لەوێن دەرەوە بزەوت ئەو چیرۆکە وایە هەندێک شتێک هەموو تێکەڵگەشە بەڵام تو ئەگەر یەکە من نەدیت بی پێنجەمت دیتبی ئەو هیچ مانای نییە لەبەرەوەی شتەکان زۆر لەوێ ڕوویدا زۆر زنجیرەی نازدارە بەڕاستیوار چیرۆکەکانی هەر زۆر موزیکەکانی یەکە لە جوانترین و خۆشترین میوزیکیان بەڕاستی یەکێک نووسیتی ژیر جابۆچی فرەیە ئەیهێنێتە نۆرت مەتاڵ جا پرسیارێکی جوانە کاکە هێمن بەڵام بەڵامەکەی خۆشم نایزانم جا ئەو بۆ چوونی منە ها نەموتۆ فەرمیە دەڵێم یا فرەیە یا فەی هاوژینی کریتۆسی کە لە بەشە نوێکی گادۆڤاری هەرچەنە شێوەی نابینین چکە لە بیداتی یاریەکەی دەزانکەوە مردیە تەرمەکەی هەڵدەگرن و دەیسوتێن و دادەی بچین ئەو خۆڵی لە بەرزترین چیا با بکرێ خۆ یاریەکە لەسەر ئەوەیە بزەبە لەسەر بەباکردنی خۆڵی ژنەکەی کریتۆسیە گادۆڤارە نوێیەکە 2010 جا ئەوە ناوی فەی بووە شێوەمان نەبینیوە نازانین کۆزانین داچی ئەیتریەسیە کوڕەکەی کریتۆسی جایان ئەو کریتۆسی لە یۆنانی کۆنەوە هێنایتە نۆرز مەتاڵۆجی یانیش فریا هێنایەتی پێم ئەو بۆچوونی خۆمەیەکێک لەوانە لە چیرۆکەکەی باز دەکە دەرە خێزانی خۆی ئەوی هینایتەوێندەر بەس نیشای نەدایە نا بەس لە چیرۆکەکە کە باز دەکرێت دەرە خێزانەکەی هینایتەوێندەر لەوەی ئاها لەو شەڕەی کە لەگە خواکان لەوێندەر کردی ئەوە بتوانن جیانەکە ئارام بدۆزنەوە بێجگەلەوەیش ڕەچەڵەت خۆی لە ناو نەچێ بزەبت بەس کێشەکە چیە کریتۆس لە ناو نۆرز مەتاڵۆجی یعنی لەو شوێنەی ئەو شوێنە نوێیە فەی هینایەتێکنە خۆی بەڵام شێ کریتۆسی لە یۆنانەوە گواستەوەندە چکە بەڕاستی ئەگە بێت و باسی مەسەن نەخشەیەکی لە ئینتەرنێت کو ئەو ژنەی خۆی هینە پرسیارانە هەیە مەسەن ئەگە بێت و باسی نەخشەی گادۆڤار بکەین هاوڕێن هەرچەندە من لە وێنەکەم لەگرانی ئێستا بەڵام نەخشەیەکی هەیە باسی هەموو شوێنەکان دەکە چەند لێ دەلێک دوورن مەسەن ئەگەر بێت و کریتۆس بە پیادە گەشتی کردبی لە یۆنانی کۆن لە بۆ نۆرز مەتاڵۆجی بەپێی قسەی دەرهێنەری یاری گادۆڤاری بی کۆڕی بارڕۆک دەڵێ نزیکی 1000 ساڵی پێچی ئەوەندە دوورن لە هەیەک زۆر لێک دوورن
تەنانەت دەڵێ وەکو هەسارەیە هەسارەشکێ ئالێک دوورن جا من پێم وایە گورگەکان بی یاخود دراگن بی هەشتێک بیتن توانیتیان کریتۆسی بگوازنەوە جا پێم وایە لەو چیرۆکەی بی لەو گۆڤار ڕنگدارەی بی یانیش گادۆڤارنوێکە بی زیاتر سەردامان لەسەر ئەو گواستنەوەی بەجێ پێمان دڵێن کەواچی بۆ چ نەبووە. خۆشەویستان دێنە سەر تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەوڕۆ باسی بابەتێکی سەرنجڕاکێش دەکەین ئەویش بابین باسی جۆنی دێپ بکەین. جۆنی دێپ کێشەی زۆرە بەڕاستێستا لە هۆلیوود. جۆنی دێپ یەک لە ئەکتەرە هەرە بەناوبانگەکانی جیهانی ینی باوەڕ ناکەم کەس هەبیتن جۆنی دێپی نەناسی یا فیلمەکانی کاپتن جاک سپارۆ یاخود پایرەتس ئۆف دە کەریبیانی نەبینیبی ئەگە فیلمەکانیش نەبینیبی ئەو کاراکتەری هەردەناسی. جا کێشەکە چییە؟ کەوا بۆچی داوا دەکرێت جاک سپارۆ بگەڕێتەوە ئەگەر متابعی هەواڵی هونەری دەکەن یاخود متابعی هەواڵی فیلم و فیلمسازی دەکەن دەزانن کەوا کۆمپانیای دیزنی بە فەرمی ڕایگەیاندێکەوە لە بەشی نوێی فیلمی پایرەتس ئۆف دە کەریبیان یاخود سەتەکانی کاریبیان جۆنی دێپ ڕۆی جاک سپارۆی ناجێڕی واتە کشایتەوە لەو دەورێ جۆنی دێپ تێدا نییە لەبەرسش تێدا نییە لەبەرچ جۆنی دێپ لە دەوری جاک سپارۆی لادرایە لەبەرەوەی دەگەڕێتەوە جۆنی دێپ لەگەڵ ئەمبەر هەردی خێزانی ڕابردووی خۆی هاوژینی ڕابردووی خۆی تووشی لێک جیابوونەوەی زۆر گەورە بوون لە دادگا شتانە بە خراپەشکایەوە سەر جۆنی دێپی بە شێوێ بە خراپەشکایەوە کەوا ئەمبەر هێرد خێزانی ڕابردووی جۆنی دێپی دەڵێ کەوا جۆنی دێپ دەزرێژی کردە سەری لێیدایە تەنانەت دەڵێ بڵتی شەڕابێت چاوی دای ماوەشتانە چێشی گەوریانە بوو لە دادگای ئەو ساڵ چێشەکان تقریبان یەکلایی بۆ بەڵام لە مەسلحەتی ئەمبەر هەرد یەکلایی بۆەوە کەوا جۆنی دێپ پارەیەکی خەیاڵی لە دادگا نواند تاوەکو کەیسەکە بە کۆتابێ جا بەهۆی ئەوەی کەوا لە دادگا سلماندیتی یاخود نازانین بڵێن سلماندیتیان ناچکە مەژانتوانین بڕیار لەسەر بابەتەکان دەین بەڵام دادگا دەڵێم بە پێی قسەی دادگا بیکەوە جۆنی دێپ لەبەرەوەی کەیسەکەی دۆڕاندێ بەرامبەر و ئافرەتەی ئیدی لە ئەمریکا و لە هەموو دنیای وایە کە پیاوە کە هێرشی کردە سەر ئافرەتەشی شێوەیەکی ناشرین لەوە پەیدا دەبێتن کەس لە فیلمەکانی خۆی بەشداری پێ ناکات لەبەرەوەی دەڵێن ئەوە کابرا درڕندەیە و هێرشی کردە سەر ئافرەتی وەشتانە جا لەبەر ئەو حاڵەتەی جۆنی دێپ لە فیلمەکانی ئەوەکەش هاری پۆتەر هەبوو فانتاستیک بیست لەویش کشەوە کشاوە وەرنە براز گوتی بخشێەوە لەو فیلمە نامانێ بەشداری بکەیت و دیزنیش داوای لێ کردکەوە تۆ نابی وەکو جاک سپارۆی دی بەشداری کە لەبەرەوەی ئەو کێشەیەت هەیە لە ڕابردوو جا زۆر خەڵک یەکسەر لە ئۆنلاین پەیدا بوون وتیان کاکە کابرا غەڵەتە چی کردبی معنایەوە نییە کە داهاتوشی دەبی لە ناو بێ هەموو ئینسان غەڵەت دەکا و تاوەکو ئێستا بە بەشەیەکی فەرمی لە دادگاش یەکلای نەکرێتەوە کەوا جۆنی دێپ ئەو کارێ بەڕاستی کردێت کە جۆنی دێپش خۆشی دەڵێ ئەمبەر هەردی لەم نیتایە یعنی کێشەکەیان گەورەیە و تۆزە شتەکە بە چۆن دڵی بە شانۆ دەچی لەبەرەوەی ئەو قسانەی کە ئەمبەر هەرد کردیتی لە دادگایاری دەڵێ ئەو هەیە مەسەلەن دەڵێ ئەو شتەی لە من کردیە یەکسەر ئەو شتە بە ڤیدیۆ لای حازرە حەز دەکەی سیناریۆ حەز دەکەم سیناریۆ زۆر خەڵکی دەڵێن سیناریۆیە مەسەلەن لێک لە دیمانەکان ئەمبەر هەرد قسە لەگەڵ جۆنی دێپی دەکەم تووڕی دەکە هاتە دەگاتە حەدەچیەوە کە جۆنی دێپ شەڕابەشی دەستە لەوی نادە بەڵام بە زەوی داددا ئەو کامیریە کامیری مۆبایلێکە تەسویری ئەو بابەتی کردیە چۆن ئامادە بۆ کامیری ئەو کاتە تەسویر بکە کاتێکەوە هێشتا تووڕێنی ناوە یعنی هێشتا شەڕیان نەکردی کامیری هەیە کە تەسویریان دەکات جا زۆر خەڵک دەڵێن ئەوە سیناریۆیەک ئەمبەر هەرد دروستی کردیە تاوەکو بە دادگای نیشان دەرە داهاتوو بۆ شێز جۆنی دێپ جیابتەوە مەسەلە پارەیە مەسەلەکە بزە پارێ جۆنی دێپ نزیکەی 35 میلیۆن دلاری دایە تاوەکو ئێستا 35 میلیۆن دلار تەنیا لەوە جیابوونەوەی لێرەش لێدان پیاوەتیە بزەبت ئەجا کێشەکەش چییە ئەستا خەڵک دەڵێن کاکە لە ماڵپەڕی پاتیشن هەیەکەوە ئەو ماڵپەڕێکەوە کاتی خۆشی لە بۆ دروست ئەوەی دانانی ئاڵای کوردستان وەکو ئیمۆجی و زۆر بابەتی دیکە لە ماڵپەڕەکەیان لە ناو ماڵپەڕی کۆشتی سپی ئەمریکای شوێنەکەکەوە خەڵک ئیمزای کۆ دەکاتەوە تێیدا خەڵک واژۆی کۆ دەکەنەوە تاوەکو کارێک بکرێ حکوومەتی لێ ئاگادار بکەنەوە یاخود دەنگێکی گەورە دروست بکەن لە هەموو دنیای 9 میلیۆن کەس ئێستا واژۆیان کۆ کردەوە فۆرمەکەیان پڕ کردەوە کەوا دەڵێن دیزنی جۆنی دێپمان دەوێتەوە وەکو جاک سپارۆی جا کو دەیکەن کونیاکەن ئەوە کێشەی خۆتانە بەڵام دەوێت دەمانەوێتەوە با باسی بۆ سوونی خۆم کەم لەسەر بابەتی لەبەرەوەی من نزیکەی هەفتەی ڕابردوو بوو یان 2 هەفتە پێش ئێستا بوو سەرجەم فیلمەکانی کاپتن جاک سپارۆ یاخود پایرەتس ئۆف دە کەریبیانم سیر کردەوە هەر هەمووی بەشی یەکەم و تقریبان یەکەم و دووەم سێم فیلمی باشن بەتایبەتی یەکەم فیلمێک زۆر نایابە دووەم و سێمیش باشە خراپ نییە بەڵام چارەم و پێنجەمی بە بڕای من فیلمی خراپن و جۆنی دێپیش وەکو جاک سپارۆی نوان نەکەی تۆزێک زیاد لە هەدا واتە زنجیرە فیلمەکە هەر خۆشی بەرەو نەمان چوە ئێستا مەسەلەن لە مێژە بەشەشی جاک سپارۆمان نییە کاپتن جاک سپارۆمان لە مێژە نەبینیوە بەڵام
کێشەکە چییە؟ ئاگە تو بێت و باسی فیلمێکی نوێی پارەچە دە کەریبیانی بکەی ناتوانانی بێت جاک سپارۆ دروستی بکەی لەبەرەوەی جاک سپارۆ هەیکەلی ئەو چیرۆکەیە بێگنەوە دەتوانانی بێت جاک سپارۆ دروستی بکەی ئەگە باسی جاک سپارۆی نەکەی خەڵک کێشەی نییە دەڵێ ئەگە تو باسی پارەچە دە کەریبیانت کرد بەڵام بەبێ جاک سپارۆ نۆرماڵە ئەگە تو باسی جاک سپارۆی نەکەی باسی لایشکەی و دنیای دەکەوێت ئەو چیرۆکەنا چیرۆکەشکە بەڵام دیزنی بەتەمایەت بکە بەتەمای ڕۆلی جاک سپارۆی بداتە ئافرەتەچی خەڵک لەوەی تووڕە بۆ زۆر نانەوێت جاک سپارۆ بگۆڕدرێ زۆر ئاساییە زۆربەی فیلمەکانش بینیمانە کاراکتەرێک دەمری کوڕەکەی یەکەچکە دەبتەوە شوێنگەوەی بەڵام ناوی جیاوازە تۆ نابی بە خەڵکی بڵێ ئەو کاراکتەر هەربوونی نییە ئافرەتەکە ئەو کاراکتەری ئێستا یان پیاوەش ئەو کاراکتەرەیە ئەوە خەڵکی تووڕە دەکە بەڕاست چکە خەڵک ئەو کاراکتەری خۆش دەوێت یەکجار زۆر یەک هێمن نووسیتی وابزانم گەیشت بە 1 ملیۆن واژە بۆ هێنانە جۆنی دیپ وڵی تاوەکو من بەرنامە ئامادە کردووە لە دوێنێ بابەتەکانم ئامادە کرد 500,000 تێپەڕدا بوو لەوانەشە گەیشت 1 ملیۆن ئێستا چکە بەڕاستی ئەنی جۆنی دێپە باوەڕ ناکەم کەسەبی جۆنی دێپی نەناسی و خۆشی نەوێ لەبەرچ تمشە جۆنی دێپ ئەکتەرێکی چاکە ئەکتەرێکی نایاب نییە زۆر خەڵک تێکەڵی کرد دەڵێن جۆنی دێپ پێویستە ئۆسکاری وەگری بەڵام بۆ چ فیلمێک پێویستە ئۆسکاری وەگری یعنی پرسیار دەبی لە خۆت بکەیت ئەکتەرێکی چاکە نواندەکانی هەمووی تایبەتە بەڵام لۆ وەرگرتنی ڕۆلی ئۆسکاری بە جاک سپارۆی ناتوان ڕۆلی ئۆسکاری وەگری یعنی نواندەکەت هەرچەند نایاب بیتن ئەتو ڕۆلی کابراایکی دەجێڕیکەوە بەردەوام سەرخۆشە بەردەوام دروی دەکە بەردەوام فێڵ لە خەڵکی دەکە ئەو ڕۆڵە ئۆسکاری پێ نادرێ ئۆسکار دەدرێتە ڕۆڵەکی پەیامەکی تێدابی مانایەک بدا و خەڵک وەکو چۆن کیدوەک سەیری بکە شتێکی بەرز سەیری بکە زۆر خەڵک دەڵێن باشە بۆتی زۆر فیلمی باشێ ئۆسکاریان وەرنەگرتێ زۆر فیلمی نەدیتراو هەیە کە خەڵک نازان چ ئۆسکار دێنێ ئۆسکار نادرێتە فیلمێکەوە پەیامەکەی درۆکردن بێ دزیم بی مەسەن زۆر فیلمان هەیە لەسەر بانک بڕی فیلمی زۆر چاکن بەڵام کاندیدی ئۆسکار ناکرێن لەبەرەوەی پەیامی ئەو فیلمەی دزینی بانکیە پەیامێکی خراپی هەیە ڕاستە بینینی چێژی هەیە مەسەلەن زۆربەی خەڵک حەزی لێ سەیری فیلمەکە کە پارەی یەکجار زۆر تێدایە لەوانەیە لە ژوورێ حەز حەنی لە کاتێک حەز بکەکەوە برێ و پارەیە لەوانێ فکر دەکاتەوە پارە ژیانی هەبێت چابیت نەبی یان یەکە باسی تەماشای فیلمێکی کوشتن و بڕین دەکەی بۆ نمونە کەسەشی دەکوژی جۆن ویک فیلمی چەند نایابن بەڵام قەت کاندیدی ئۆسکار ناکرێن لەبەرەوەی پەیامەکەیان کوشتن و بڕینە بۆیە زۆر خەڵک ئەو دوو شتە لێکجیا ناکەنەوە ئۆسکار یان خەڵات دەدێتە فیلمە گەورە دەکرێت لە بۆ ئەگە پەیامێکی جوانی هەیە مەسەڵەن پەیامەکەی مرۆڤایەتی بێتە چیرۆکە بیکەوە خەڵک نەیزانیە بەڵام پێویستە بیزانی مەسەڵەن یەک لەو فیلمانێکەوە خەڵاتی ئۆسکاری وەگرت فیلمی سپۆتلایت بوو لالان پەیامێکی جوانی هەیە باسی میوزیک دەکە کە چەند خەڵک زۆری نەیدیتە زۆربەی خەڵک فیلمەکانی ئۆسکاری هەموو واناری زۆربەی خەڵک فیلمەکانی ئەوانی ئۆسکار دەبن نەیبینیەوە مەسەڵەن فیلمەکەی بەناوی سپۆتلایت کە ئەوزام ئۆسکاری 2016 بوو یان 15 بوو بردی ئەو فیلمە باسی چەند قەشەی دەکات لە ئەمریکای نزیکەی لە شارەکی نزیکی دەڵێ زیاتر لە 1000 قەشەی دەستژیان کردە سەر منداڵی 1000 قەشە زیاتر دەستژیان کردە سەر منداڵی چیرۆکە هەر شاردرایتەوە لەو شاری ئەمریکای لەبەرەوەی قەشەی و مەسیحی نازانم چی لە وڵاتی فیلمەکە باسی چەند ڕۆژنامە نووسێکی دەکات کەوا دژی هەموو شتێک ڕادەوەستنەوە تەنیا ئەو کەیسەی ئاشکرا بکەن و قەشەکان بدەنە دادگای فیلمەکە باسی وی دەکەم ئەو فیلمە زۆر پەیامێکی جوانی هەیە فیلمەکە کواڵەتی فیلمەکەی گەسەیەکە تەسویرشتەکانی یعنی فیلمەکە لەوانەیە برێ ئەگە کوردێک دروست کرد با دروست دەکەن یان کواڵەتێکی بۆ دەرەجەی بەرز نییە تەسویری بۆ دەرەجەی بەرز نییە بەڵام پەیامێکی گەورەی هەیە پەیامەکەی ئەوەیەکەوە ئاگاداری ئەو کەیسانە بن هەیە دنیا بۆی خڵاتی ئۆسکاری پێدرا جا مەبەستی منەوەیەکەوە جۆن دیپ ئەکتەرێکی نایابە بەڵام تاوەکو ئێستا خۆی نەسەلماندیە لە فیلمێکی نایاب کەوا ئۆسکاری پێ بدرێ فیلمی نایابی هەیە بەڵام ڕۆڵەکانی بۆ ئۆسکار تاوەکو ئێستا نەشیاوە گەجە لەوانەشە بڵێ ئۆسکار نەحەقی بەرامبەرکردی مش دەڵێن بەڵێ ئۆسکار زۆر جار هەندێک شت دەکەن خەڵکی لەبیر دەکەن یان بان قەس گرنگی ئێستا مەسەلەن جۆنی دیپ لەسەر مۆزوعی ئەو کچەی ئەو ئافرەتەی قەت گرنگی پێ نادرێتەوە بە ئاسانی خۆی وایە هەموو کەسێک وایە لە هەموو دنیاش وایە ئەو کاراکتەر گەورانە میوانە هیوادارین ئەمە حەز دەکەم جاک سپارۆی ببینەوە بە ڕۆڵی جۆنی دیپ بەڵام فیلمەکە فیلمێکی باش بی تەنیا لۆ دروستکردنی فیلمەکە نەبی لۆ پارە نەبی ئینشاءالله هاوڕانی خۆشەویستم دێنە سەر تەوەری سێمی بەرنامەکەمان ئەویش باسی لێکۆڵەرێکی دەکەین کەوا ڕیکۆردی تۆمار کردووە کە 10 کیلۆمەتر دەچێتە ژێر زەوی کە سەر شێتانەیە بەڕاستی ئەڵێن ئەو ڕۆژ برنج و بریانی و بریانیم خواردێ ئەو ڕۆژ لەگە ئاری پێ کۆنانمان خوارد ئاری خواردنەش سەحی خوارد هەموو خواردنەکی زۆر کوردەواریم خوارد شفتە و بریانی و بۆیە پێویستە ئای زۆر بخۆم
ئەو خواردن باشە هەموو کار دایما ئەو خواردن کارێکی باشەکە بێت و مرۆڤک ئاوی زۆر بخۆت تاوەکو چۆن دەڵێ ناودەوی بۆ دزم کەسەش ڕاست نییە لۆ من زۆر باشە ئەو خوارد هاوڕانی خۆشەویستم بابەتی ئەو جارەمان بابەتێکی چۆن دەڵێ زانستیە تا ڕادەیەک وەها بابەتێکی سەرنجڕاکێشە کەەوە زانایەک یاخود لێکۆڵەرێک هەڵسایان 10 کیلۆمەتر سوتە ژێرزەوی تەمشە زۆر خەڵک نازانی کەەوە چونە ژێرزەوی کارێکی قورسە مەسەرەن چون لە بۆ ئاسمان کارێکی زۆر ئاسانە ئێستا زیاتر باسی چون ئاسمانیش دەکەین ئەویش بابەتەکمان هەیە سەری بەڵام چونە ژێرزەوی یەکجار قورسە لەبەرەوەی چونە ئاسمان تۆ هیچ شتەکەت نییە ڕێگریت لێ بکە تەنیا چینی ئۆزۆنە چینی ئۆزۆنیش ئەگە ساڕۆخەکە زۆر گەورەبی زۆر پاڵپێوەنێ دەردەچێتە زیینی ئۆزۆن ئەوەی دیکە بۆشایی بخۆمان دەڵێن بۆشایی ئاسمان واتە هیچ شتێک نییە ڕێگری لێ بکە لە ڕێ بۆشاییە هێزێکی کامت پێویستە هەر دەڕۆی چکە هەوانی ڕێگریت لێ بکە سەبرت کاتەوە خاوت کاتەوە ئیدی هە دەڕۆی مەسەلەن بۆ نەوا بێتە پێش چاوتان ئەگەر تۆ لە بۆشایی ئاسمان بی کەسێک بە 50 پاڵت پێوەنێ بە 50 ئەتوو هەتا دنیا مایە هەتا قیامەت تۆ هەر دەڕۆی ناتوانانی خۆت بگریەوە چونکە هەوانیە نەسەبر دەبیەوە نەسەرێتریش دەبیەوە هیچ پێ ناکرێت هەر دەڕۆی دەجێ خۆ دەسوڕێ هەر دەجێ خۆ دەسوڕێەوە بزەبت ئەو هەیە زۆر جار لە فیلمەکانیش لەوانەیە بینیتانە کەسێکە لە بۆشایی ئاسمان مەسەلەن دەبینی کەوا دەڕۆیدی هەر دەسوڕێت تاوەکو یەک بە حەبلە گیان بە شتێک یان جلکەکەیان هەوای لێ دەردەچی هەوای سپی دەردەچی دەبینی زۆر جار ئەوەستەکە خۆی ڕاست دەکاتەوە جا ئەو لێکۆڵەرە ڕیکۆردی پێوانەی نشکاندیە تۆماری کردێت چکە شکاندن ئاسانە تۆ مەسەلەن تۆ بە 5 کیلۆمەتری ڕیکۆردێک تۆمار کرێت تاوەکو 5 کیلۆمەترە کەسێک دێت لە دیکاتە 5 کیلۆمەتر و نیو ئەوە شکاندنی پێ دەڵێن ئەوە تۆماری کردێت کەسە تا ئێستا ئەوەندە نەڕۆیە 10 کیلۆمەتر سوتە ژێرزەوی ئەو کابرا ناوی ریچارد گارێتە تەمەنی 59 ساڵە زانایەکە لە جیۆلۆجی دەزانی ئاخو شارەزایە لە ناو دەریای پەسیفیک ئۆشن یاخود شوێنەکەی پێیان دەوترێت خەندەقی ماریانە قوڵترین شوێنە سەر زەوی دەکەوێتە زەریایی بزانم ئەتلاسیە خەڵەت دەبم لە ئینگلیزیەکە پێ دەڵێن پەسیفیک ئۆشن ماریانە ترنج یاخود خەندەقی ماریانە شوێنەکە کەوا ئەوەندە قوڵە و دەریایە شوێنی دەریایە ینی شوێنەکە لە ناو دەریایی ئەوەندە قوڵە تاوەکو دەتواندرێ ئەو بزانم 10,000 متر بڕۆی ینی 10 کیلۆمەتر ڕێک دەکات 10 کیلۆمەتر زیاتر 11 کیلۆمەتر ڕۆ 11 کیلۆمەتر ئەتوو بچێ ژێرزەوی کەوا بەڕاستی یەکجار قوڵە 10 کیلۆمەتر لە ژێرزەوی جا باشتەکتان بێتە پێشچاوی ئەو وێنەی کە دامناوە دەبین کەوا ئەو چیایە دەبینێن چیایەکی بەفریە ئەو چیایە 8,845 متر بەرزە ئەوە چیای ئەڤرێستە هیمالایە بەرزترین لووتکە لە هەموو جیهان لووتکەی ئەڤرێستە واتە لەو چیایەش بەرزتر بەڵام لۆ ژێرزەوی ڕۆیشتێ و کابرایە ئەگەر تەمەشا بکەن لە وێنەیەش بە بچوکی هەیە کەەوە کەشتی تایتانیک ئێستا لە قوڵایی 3,800 متری لە ژێر زەویە 3,800 متر 3 کیلۆمەتر 3 کیلۆمەتر و 3.8 کیلۆمەتر لە ژێر زەویە کەشتی تایتانیک ئێستا لە ژێر زەویە لە ناعیناو دەریایە بەس کە قوڵایی ئەوەندە کە زۆر زەحمەتە بەشەر بتوانانی بگاتەوێندە لەبەر چم زۆر خەڵک نازانی کەوا لەبەر چ ئەستەمە بچی ژێر ئاوی بەس زۆر خەڵک جگەکی باشە بەس کە بچی ژێر ئاوی نەخێر پستانی ئاو چەمچە قوڵتر بی پستانی ئاو زیاتر تونتر دەبی بەقوتر دەبی پستانی ئاویش چۆنە نای چۆن بێتە پێش ساوت تۆ دەبێکی ئاو بێنە مەسەلەن من ئەو ئاوام لایە کاتێک کە دەیکوشم ئاها دەبین ئاوەکە بەسە دەکەوێت لەبەر چ ئەو پێی دەوترێت پستان ڕکلای مەکە بشارەوە ئاوەچی ئەو هاکاک ئەو هەرکلایم لێ دەکەن دیار نییە بەو شێوازەکە چەند دەیکوشی زیاتر ئاوەکە بەرزتر دەکاتەوە واتە دەتکوشی جا ئەو کوشینە زیاد دەبی بە شێوەیەکەوە دەڵێن ئەگەر بێت و مرۆڤ بگاتە ڕێژەیەکی زۆر بچوکی پستان کە لەسەری دەتاقی دەستمی دەتاقی ناتوانانی ئێسکەکانی خۆی ناگری دەتاقی واتە هەر خۆی ئاو دەچێنە مەلەی دەکەی زیاتر یەک مەلەزامی ئەگەر مەسن یەکەش مەلەزام بتوانین بستە 2 متری کە 2 متر زۆر ئاسایی لەژێر ئاوی ڕاوەستیتن
هەز دەکەی کەەوە سنگت زیاتر دێشی لەوەی کە لەیەک مەتری ڕاوەستاوی چەند بچی خوارێ هەز دەکەی سنگت ئیسعاسر دەکە لە بەرەوەی هێزکەکان دەستەوە ناویەک زانایان دەڵێن ئەگەر بێت تو بچیە قوڵایی 2000 متری 2 کیلۆمەتری مرۆڤ تەحمل ناکە واتە دسمی پارچەکانی دسمی دەست بەشکان دەکە ئەگەر لە قوڵایی 2000 متری بی جا کەشتی تایتانیک لە قوڵایی 3000 متریە جۆرە حوتێک هەیە ئاری پێی دەوترێ کوڤەر لە قوڵایەکی زۆر تاوەکو 2 کیلۆمەتر زیاتر ئەو حوتە دەتوانین بستە ژێر ئاو لەو قوڵایی دەژیە حوتە کە یەکجار سرنجا چێشە لەبەرەوەی هیچ ئاژەڵک زەحمەتە بتوانێت ئەو ئاژەڵانەکە ئەمە دەیناسین زانایان دەڵێن لە خەندەقی ماریانە لە ژێر زەویەکەشی ئاژەڵ لێ بەڵام ئەو ئاژەڵانەیە کە ئەمە نازانین مەسەرەن لە ناو ئاینی شێرە ناو زانستشێ دەڵێن تاوەکو ئێستا سەتایی یەکچی دەریە تاوەکو ئێستا دەزانرێتی تێدایە ئەویت کە نازانرێتی تێدایە لەبەرچ نازانرێتی تێدا لەبەرەوەی دەریا زۆر قوڵە زۆربەی قوڵایەکانیش مرۆڤ نەیتوانیوە بچی ناتوانێت بچی پێویستی بە جیهازی زۆرە تاریکە وەروەها جۆری ئاژەڵی وای لێ کە نازانین چییە جا مەسەن لە فیلمەکان بینیوانە ئاژەڵی وا گەورە هەیە دەڵێن زۆرە دەینەسۆڕێک لە ژێر زەوی هەیە یان زۆرە مەسەن بوونەوەرێک لە ژێر زەوی هەیە کە ترسناکە کەس نازانی بەڵام ئەو پیاوە چۆن توانیتی ئەو کاری بکە کە ئەوەش چاڵنجەکی یەکجار زەحمەتە هاوڕێیان ئەو پیاوە وەکو ئەوەی وایە بڵێ 2000 بەقەدەر بەرزایی چیای ئەڤرێز بەسەکەوی دوو چی ئەڤرێسەیەک دابنی 2000 بەسەکەوی کە چەندە بەرز دەبی تقریبا لە چینی ئۆزۆن دەردەچێت و ئەوەندە چتە ژێر زەوی چۆن چووە پرسیارەکە لێرەوەی چۆن چووە ئەو پیاوە چی کردیە جۆرە غەواسێکیان دروست کردیە یاخۆ ژێر دەریایەکیان دروست کردیە دەتوانی ئەو پستانە بگری توانای هەیە ئەو پستانە بگری بەڵام هەر خەتەرە لەبەرەوەی بچووکترین هەڵا لە ژێر دەریای بچووکترین هەڵا ئیتر لە ناوچوونی ئەو غەواسەیە یاخود ئەو ژێر دەریاییە جا ئەو پیاوە هەوڵی داوە بە چۆن دەڵێ بیرکاریانە فیزیکیانە حساباتی خۆی کردیە بەبێ هەڵە بڕوە ئەو شوێنی کە پێدا دەڕوە هیچی لێ نەبی نەمەسەرە کەشتێک لە ژێر زەوی بیان شتێک بیتن هەموو حساباتی خۆی کردیە توانیتی بڕوە لە بۆ ماوەی 3 خولەکی لێ مایتەوە دواتر بە خێرایی هاتەوە سەر زەوی چوونی و هاتنی نزیکەی دەڵێ چەندی پێچووە لێرە نووسرا بوو چوونی و هاتنی 48 خولەکی پێچووە کە ینی سریع 10 کیلۆمەتر زۆر سریع 48 دقیقە لە ژێر ئاو لەو پستانەی بڕۆی بێەوە زۆرە واتە 20 خولەکە تقریبا توانین برێن 20 خولەکە شتە خوارێ 3 خولەک مایتەوە 26 خولەکیش بەسە کەوتەوە توانی ڕیکۆردی نێوانی پێوانەی مەسەلەن تۆمار بکە جا گرنگی چییە گرنگی ئەو چیرۆکە چییە بۆچی دەبی ئێمە گرنگی بۆ چیرۆکە بدەین لەبەرەوەی هاوڕێیان تاوەکو ئێستا خەڵکی تەنیا لە ڕێگەی فیلمەوە تەلەفۆنمان لەگەڵا ئۆکێ تاوەکو ئێستا تەنیا لە ڕێگەی فیلمەوە ئەمە دەزانین کار لە ژێر دەریا چه هەیە ینی فیلمەکان پێیان دێنن بەڵام کەسێکی وا چەند جارێکیش سەردانی بکە بێگومان زانیاری زیاترمان لەسەر پێدەگاتن ئای کامە هیچ فۆن لەجێکم ئۆکێ چێمان لەگەڵا سڵاو کاکە یونس لەکوێوە پەیوەندیمان پێوە دەکەی پچڕە ئۆکێ هیوادارین پەیوەندیمان پێوە بکاتەوە کاکە یونس پەیوەندەکەی پچڕە وتم بۆچی گرینگەمە گرنگی بۆ بابەتانە بدەین لەبەرەوەی گرینگەکەەوە تاوە کەستێمە نازانین لە ژێر زەوی چه هەیە نازانین لە ژێر دەریا چه هەیە بۆچی ئەو شتانە دەبی لامان گرنگ لەبەرەوەی تاوەکو بزانین هاوڕێن زۆرمان شارەزانینە لەسەر لە ناو دنیای مەسەلەن فیلمەکان یاخود شارەزایی دەینەسوورەکانین کە قەبارەیان چەند گەورە بۆ چەند زەبەلاح بووینە ئەو شتانە بەڵام ئەوە تەنیا و تەنیا لە ڕێگەی ئێسکە پەیکەر بووە تەنیا لە ڕێگەی فیلمەوەیە تەنیا لە ڕێگەی لێکۆڵنەوەی زانستیەوەیە بەڵام کارێکی لەو بابەتە زیندوو کە ئێستا ئەنجام دەدرێن بەڕاستی دەتوانین سوودی گەورەی لێ وەربگرین هەم لە ڕووی زانستەوە هەم دەزانین کە چه هەیە لە ژێر دەریا و جێگەی دەستخۆشیە بۆ کاکە ڕیچارد گاریت کە توانێتی ئەو کارە ئەنجام بدە هیوادارین خەندەقی ماریانە زیاتر بپشکێنرێت چکە بەڕاستی قوڵترین شوێنی سەر زەوی خەندەقی ماریانەیە کە ئەو کابرەیە توانی وچی بیبڕێ کاکە یونس هاتەوە سڵاو لێبێ کاکە یونس جان سڵاو لە تۆ کاکە ژیر چۆنی ئەحواڵی تۆ سلامت بێن باشم زۆر سپاس عزیزی سپاس لەکوێ پەیوەندیمان پێوەکەی من لە کەرکووک لە کەرکووکەوە ڕێز و خۆشەویستیمانێ بۆ کەرکووک زۆر سپاس بێەوە عزیزی جان فەرموو کاکە ژیر ئەکرێ دیارە تەوەرەکان باسییان دێشت بکەم سەبارەت بە یوتوبەکە و هەر یوتوبەکەی دەرات و یوتوبیش بەعام فەرموو گیان بۆ چوونەکەت بڵێ
کاکەژی جاران تۆ بەعام یوتیوبەرەکانی تریش بابەتەکانتان زیاتر لە خزمەتی هۆشیاری تاکی گێمەران بوو واتە بۆ هەر جەنابەت ڤیدیۆکانت تایبەت بوو زیاتر بە ڕێڤیو بۆ نەپێشکڕینی یاریەکان یاخود فیلمەکان ئەوە خاڵێکی دەوەریە بۆ هۆشیاری تاکی گێمەر یان لەولاوە باسی فیلمەکانتە کرد دواتر باسی مێژووی کۆنسڵ و یاری و فیلم و باسی تەکنۆلۆژیاتە کرد باسی چیرۆکی یاریەکانتە کرد بەعام باسی هەموو شتێک دەکرد زیاتر بەس ستا هەستەکەم نەک هەستەکەم هەر خۆی وایە شتەکە زۆر کەمەوە بووە ئەو زانیاریانە کەمەوە بوو لە جاتیەوە گرنگی بە شتانێکی لاوەکیە دەی ئاخر چێشەکەت چییە تەمشا کاکە یونس ئێستا مەسەڵەن بەرنامەیەکی وە بەرنمەیەکی مەسەن لەو شێوازە بەژیری پڕ زانیاریە یعنی من ئێستا حالێ من یاری ناکەم تەنیا زانیاری دەبەخشین و مناقەشەیەکی خۆش دەکەین لە 2020 لە کۆتای 2020 تاوەکو ئێستا چەند یاریی بچوک بڵاوکراینەوە بەڕاستی ینی یاری ژمارە یاریەکان زۆر کەم مەسەن چ بڵاوکرێتەوە فیفا بڵاوکرێتەوە کال ئۆف دیوتی بڵاوکرێتەوە ئەوانەمان باس کردووە ئەساسم بڵاوکرایەوە ریڤیم لە بۆی کردیە هیتمان بڵاوکرایەوە هیتمان سێ ریڤیم لە بۆی کردیە فیلمەکانیش لە 2020 و ئەو ساڵیش فیلمی یعنی یەکجار کەم لە سینەما نمایش دەکەم خۆی داخلانی سینەما ینی دنیاەکە گۆڕدرایە خەتایەکە مەسەڵەن لە کەسێک دوو کەسی نییە بە تەواوەتی هەموو دنیا گۆڕدرایە بۆیە زانیاری لەسەر ئەو بابەتانە کەم بووینەوە بەڵام من هەر هەوڵم داوە مەسەن ێستا لە ڕێی بەرنمەیەکی وە هەوڵدەم زانیاریەکان هەر بگەێنین بەڵام ئیدی حاڵی یوتوبیش بە شێرە شێوەکان ئێستا یوتوب تەنیا بووتە بۆ منداڵ زیاتر مەسەلەن یوتوب تارگێتەکەی هەدەفەکەی زیاتر بینەرەکەی منداڵە بۆیە هەموو یوتوبەرێک هەوڵ دەدەکەوە لە بۆ منداڵ کار بکە نەک لە بۆ دیکە چتەمە گەورە لە بەرەوەی ڤیددیوەکانی یوتوبی تەنیا لە بۆوان ڕکمێن دەبی بەڵام من هەوڵم داوە لە ڕێو بەرنمێژ بیکەزان لەسەر بەرنامەیانە منداڵک سەیری نەکات نەفرەتی گەورەستی بکە حەزی زانیاریبی هەوڵمان داویدی ئەو ترێندە هەر بێهێڵینەوە آخر کاکەژی دیالەوە مەبەستە مەبەستە تریشمە بوو بۆ هۆشیاری تەنهاوە نییە باسی یاریەکان بکەیت و ڕیڤیو بۆ بکەیت و شتێکە یعنی کەس ئەتوانێت بچێتە ناو گۆگڵ ناوەکی بنووسێ هەموو زانیاریەکانی پێنیشاندا هۆشیاری بۆ هەر لەسەر یوتوبەکەی جەنابەت بۆ نەباسی جیاوازی یاری ئۆنلاین و یاری ستۆری دەکرد باسی سوودەکانی تەکرد و باسی زەرەرەکانی تەکرد ئەمە هۆشیاریە یعنی ئەمە گرنگە بۆ تاکی گەمەر نەک بۆ داوای لێ برنی شەکەمەوە قسەیەکەم ئێوە یعنی شتانێکی تا ڕادێک لاوەکی و بێسوودتان کردوتە ترێندی کە بۆ نە ماینکرافتە بۆ وەڵفرۆ شتێکە وڵای من خۆم وەڵفرو ناکەم بەڵام ماینکرافت بڵێمسی ماینکرافت دیارێکی نوێرە ناو کورد خۆ یاریەکە کۆنە بەڵام ئێستا لە ناو کورد بووتە ترند لەبەرچە بوویتە ترندیش لە کاژێ ئەوە یاریەکەکەن خەڵک لەگەڵ زۆری نەیە کە ئەدێک یوتیوبەرەکە خۆی حەزشی لێ بوو آخر کاکەژی هەر هەمان یوتیوبەر حەزی لە یاری تریشە تریشکە من دەنابێت حەزت لە لاستۆفەسە حەز لە گادۆڤارە حەزت لە یاریەکان ترە ئەو یاریانە بکەی باشترە وەک لەوەیەوە ئەزانم بینەری نییە و ئەو شتانە بەڵام ئێوە ئەتوانن بیکەنە ترێندینگ بێکەوە ئەتوان جا هەوڵە دەین ئینشاءالله من ئێستا هەر خەریکشین ئینشاءالله ئەو پێنجشەممە 5 یوتیوبەری گەورەی کوردستان پێکەوە کۆ دەبینەوە لایڤ ستریمێک دەکەینەوە هەوڵ دەدەین هەر 5 زمان هەفتانە جگەڵ لایڤ ستریم پێکەوەش یاریش بکەین یاری باش ئەنجام بدەین پێکەوەش قسە دەکەینکەوە ترێندێکی نوێ دروست بکەین ناو یوتیوبی کوردی ڕاستە ئاگاداری ئەو شتم بەڵام نازانم چەنە گونجاویشە بەڵام ناوبێنم یان نا بەڵام وڵی ناو یوتیوبەر مێنە ناو هیچ کەسێک مێنە بەڵام تێدەگەم مەبەستەکە تێدەگەم ئەو گلەیە زۆر لە هەموو یوتیوبەرەکان دەکرێت بەڵام لەوەش تێبگەن کاژی بڕندی باوانەوەکەن پەیوەندی بۆ یوتیوبەرەکانەوەکەن بۆ ئەوانی شەماهنگ بن تقریبا باشتر بێت چکە بینەر لایک و جیاوازە بینەرەکان ئەو جیاوازە و من وەک خۆم هەوڵ دەدەم بە بەرنامە بیتن بە بەرنامە سفرەکژیری بۆ بەرنامەیەبی بە زۆر بەرنامەی دیکەشبی هەوڵدەم ئەو فەراغی زانیاری پڕکەینەوە ئیدی بۆ یاریەکانیش بەڕاستی دەگرێتەوە سەر من خۆم کاتی ئەو نیە وەڵتری هەموو یاریە بکەم بەڵام چەند یاریەکە ماینکرافت بیتن یان چەند یاریێکی ئاسان بیکە پێویستی بە مەسەلەن چیرۆک نییە توانین چەند ڤیدیۆیشی دروستکەی ئەوە بۆ چەناڵ باشە بەڵام بۆ چونەکە تێدەگەم ئینشاءالله ڕۆژی پێنجشەمیش لە لایڤ ستریمەکە زیاتر باسی و بابەتە دەکەین بە دوور درێژی ئینشاءالله بینەر بە لە کەناڵی زیزۆن لە کاکەزانە ئینشاءالله ئەو بابەتە زیاتر باز دەکەن چکە ئەو گلەیە هەیە ئاگادارم دەستەکانت خۆش زۆر سپاس بە پەیوەندەکەت ئەزیزیت
ئۆکەی خۆشەویستان ئەو بابەتێکی سەرنجڕاکێشە ترێندی نوێی ناو یوتیوبی کوردی کە بۆچی بۆ تەنیا بیتە ماینکراب یان تەنیایەکی دیارکراوە ئەوە ئینشاڵڵا ڕۆژی پێنجشەم زیاتر باسی دەکەین لەگەڵ هەر 5 یوتیوبەرە خۆشەویستەکەی کوردستان. ئێستا دێنە سەر تەوەرەشی دیکەی بەرنامەکەمان ئەویش باباسی ئیلۆن مەسک بکەین هاوڕێیان. ئیلۆن مەسک ئەو کابرایکەوە پارەیەکی یەکجار خیاڵی لە ژێر دەستە هەمووشی ئاری بە ئەوکو کردەوە، یعنی ئەو کابرایان مەسەلەن بابی دەوڵەمەند نەبوو بڵێ و کوڕمە 1 تریلیۆن دلار بڕۆ سەرفیکە. کۆمپانیا پیپاڵی دروست کرد، پیپاڵی فرۆشت بە 300 میلیۆن دلاری. ئەو 300 میلیۆن دلارە ویست لە باتی ئەوەی هەڵی بگری تاوەکو تاهتا لە خۆ شاژیان بژی بۆ 300 میلیۆن دلاری 200 دیکەشی قرد کرد 200 میلیۆن دلاری قرد کرد بە 500 میلیۆن دلاری دوو کۆمپانیا پێدامەزران. کۆمپانیای تێسلا لەگەڵ سپیس ئێکس، تێسلا لە بۆ دروستکردنی سیارەی، سپیس ئێکسیش لە بۆ دروستکردنی ساڕۆخی تاوەکو پێویستە هەموو دنیاە. جوانە پێشکەوتنێکی چۆن ئەو کار، ینی ئەو کابرایە بەڕاستی ئێستا داوا دەکەن لە ئینتەرنێت دەڵێن دەمانەوەیە بکرێتە سەرۆکی ئەمریکای. کورد ئێستا دەفتەرم هەبی لە خۆم پار دەمەوە نەماڵێ بزڵێت، یعنی ئێستا هەمومان تەمبەڵین تەمبەڵێکەشمانەوەی کە داوا دەکەن مەسەن بۆ منە 10,000 دلار هەر هەمبی هەمبی بەس هەڵی گرم، بەڵام ئەو کابرای دەڵێنا هەمە قەردیشی دەکەن ڕزبندی یەکەمی دەوڵەمەندی جیهان هاتە دووەم بەس جیاوازەکە زۆر کەمە، یعنی بە پارەی کاشبی ئەوە یەکەم. ئەو تێسلا زەرەری کرد ناکەس دەری نەکرد زین چۆنە پشکەکانی داوازی پشکەکانی دابازی مەسەلە پشکە، ینی وەکو پارەی کاش ئەو کابرای ئێستا یەکەمە زۆرترین پارەی کاشی هەیە خۆی، بەڵام وەکو کۆمپانیاکە دی پشک دایمەندا دەبەزی یەکەم و دووەم ئەوانە. نوێترین شتی یان خود بابەتی ئیلۆن مەسکی ئەوەیەکەوە بە ستارشیپ دەیەوێ. ستارشیپ جارێتە ئەو وێنەی کە دام ناوە ستارشیپە یاخود ئەو کەشتیەیە لە کوردستان تاوەکو ئێستا بە کەشتی ئاسمانی وەزانین باسی فڕۆکەی دەکەن کە دەچینە دەروی ئاسمان بەڵکو بەڵام فڕۆکە یەک کەشتیە. زیاتر هەندێک باسی ئەوش دەکەن بۆچی پێ دەڵێن کەشتی پێی ناڵێن فڕۆکە. بەو کەشتی ئاسمانیە کە پێی دەوترێت ستارشیپ واتە کەشتی ئەستێرە دەیەوێ خەڵکی پێ بگواستەوە، خەڵکی ئاسایی نەک زاناوە ئەوشتانە، خەڵکی ئاسایی پێ بگواستەوە لە زەوی لە بۆ مەریخی کە سەرنجڕاکێشە، ینی ئاری پێ وایە بچۆڵی دێ پێت وایە خەڵکی کەی دەگەینەوە سەردەمێکەوە خەڵک بە پارەی خۆی گەشتێک لە بۆ مەریخ بکە. بەخۆ کاک ژیر یەک شتێ لە تەمەنیمە وەکومە تەمەنی تقریبی هەتا 30 ساڵی کە ئێستا تەمەنمان لەو نێوانەیەوە زۆر شتمان بینی زۆر گۆڕانکاری ئەو جیلی ئێستا لە زەمانە 2003 و ئەوانە تەلەفۆن لە کوردستانی وانە گۆڕانکاریەکان لە سەردەمیمە و بەڕاست زۆریش بەتایبەتی ئەو کەسانێکەوە مەسەن چۆنڵی موالیدیان یاخۆ لەدایک بوونیان لە مابینی تقریم 1970 تاوەکو 99 ئەوەی لەو سەردەمە لەدایک زۆرترین گۆڕانکاریەکانی بینی زۆرترین گۆڕانکاریەکان لەوانێ ئەوش ببینین لەوانێ ئەوش ببینین بێگومان بە دەبینین لەبەر چم تکتی دەبی بەچەند ئەستا باس بکەین بابینە سەر بابەتەکەی. ئیلۆن مەسک دەڵێ ئەو کەشتێمان دروست کردیە بەزل و خەڵکی واتە ئەوە زانای ناگواستەوە هەرچەندە ئەویان دروست کردیە ساڕۆخیان دروست کردی لە بۆ دەستگای ناسای، بەڵام ستارشیپ تەنیا لە بۆ خەڵکیش چێ مەسەلەن ئەمن باپیرم داپیری تو باپیری وی مامی وی خاڵی وی ناتانی ئەو سەفەری بکە لەبەرچە نرخی یەک گەڕان واتە نەک گەڕان یەک سەردان لە بۆ دەرەوەی زەوی نەک مەریخیش واتە بەس بچێت دەرەوەی زەوی بەخڕی ببینی مانجی بەخڕی ببینی بێوە کە دەرە گەشتەکە بە هەمووی لەوانەیە 10 ساعتێکی بخیانیتن 100,000 دلارە واتە 10 دەفتەرت دەوێت تەنیا لە زەوی بچێت دەرێ سەیری زەوی دەکەیەوە بەخڕی زەوی گۆی زەوی بە کامی دەبینی مانجیش نزیکتر دەبینی تۆزەک زۆر ناچ کە مانگ 90 کیلۆمەتر 90 میلیۆن کیلۆمەتر دوورە مانگ زۆر دوورە تەنیا زەوی بەخڕی دەبینی یەک جەولت پێدا یەک گەشت لە دەوری زەوی دەسوڕێەوە و دەگەڕێەوە 10 دەفتەری دەوێت تکتی یەک شوێن یەک کورسی لەنا و کەشتی دابی بکەیت 10 دەفتەر دەبی ئەوها بیزەی زەوی خڕا بێگومان قەیدی ناکەوە لە سوورانەوە و دەفتەر ئەوەندەیت پێویستە جا باسی ئەوەی بکەین چەندی پێویستە پێ بچێت سە مەریخی هەرچەندە وەکو ئێستا هاوڕێیان تاوەکو ئێستا نرخێک دانەندرایەکەوە بڵێن پێویستە چەندی تێچی بەڵام بەپێی پێشبینیەکان بی پێویستی زیاترە لەوانە بگاتە 1 میلیۆن دلاری واتە کەسێک پێویستە 1 میلیۆن دلار دابنێ تاوەکو بستە سە مەریخی بە بڕای من پارەکە زۆر نیاری لەبەرەوەی میلیۆنێر یەکجار زۆر لە دنیا مەسەلەن لەوانەیە بەپێی گۆڤاری فۆربس بی هێستا 100 کورنایی خۆ نووسی بزەبن میلیۆنێر زۆر لە دنیا بەپێی گۆڤاری فۆربس بی دەڵێ زیاتر لە چەندە زیاتر لە 800 میلیۆن کەسی خاوەنی 1 میلیۆن دلار لە هەموو دنیا
800 ملیۆن کەس خاوەنی 1 ملیۆن دلار بن کەواتە زۆر نییە ئەم پارەکە زۆرە لەبە خەڵکی ئاسایی بێگومان پارێش خەیاڵی 1 ملیۆن دلار دەکات 100 دەفتەر بەڵام لە خەڵکی دەوڵەمەند کە ژمارەیان 800 ملیۆن کەسبی لە 800 ملیۆن کەسی دەکەس هەدەچی دەکەس نا ئەم دەرێم لە 800 ملیۆن لەوانەیە 100 هزاریش بچی چونکە 800 ملیۆن کەس ژمارەیەکی یەکجار چەند وڵات دەکات ئەمریکا 300 ملیۆن کەسە دەکات دوو ئەمریکا بێزگەلەوە کاکشیر مەسەلەن ئەتو دەوڵەمەندێک لەوانێ ئەو دەوڵەمەندانەیە تو باسی دەکەی زۆر خۆشی لە ژاندیت بی زۆر وڵات گەڕابی زۆر جێگاگەڕابی ئیتر دەیوێ شتەی نوێتر ببینی ملیۆنێک دلار تەبی ینی هەموو ژیان وایە دەبی شتەی نوێتر ببینی ئێستا مەسەلەن ئەگەر ساحب 1 ملیۆن دلاری بی ئەو کێشانی نییە کە کابرا خاوەنی مەسەلەن 1000 دلاریە هەمان کێشیان نییە بەس کوردی خۆمە ئێستاگە بچیت لەوانێ برێ سناب لەوێ ئیشەکە دەبی لەوانەیە کێشەی ما گرتنی یەک وێنە بیسم بەڵام کێشەی کابرایی دنیای دیدبی ئەوە بینینە ئەو دەیە ببینی و ئەزمونە ببینی لەبەرەوەی ئەگەر ساحەی ملیۆنان دلاری بی کەواتە تو زۆربەی ئەزمونەکانت بینی وەکە خەڵکی حەوداڵە ئەزمونانە ببینی هاوڕێیان پێتان وایە لە کۆمنت لە جەماعەتی کۆمنتی دەپرسم پێتان وایە خەڵکی 100 دەفتەر سرف بکات تەنیا بۆ ئەوەی بستە سەر مەریخی دەڵێم تاوەکو ئێستا لەو مەقالەی BBC دەیخوێنمەوە نووسیوێنە دەڵێ ئێڵن مەسک تاوەکەسە دیاری نەکرێت کە چەندە ملیۆن لەسەر مەریخی واتە دیار نییە چەندە ملیۆن لەسەر مەریخی بەڵام بەپێی پێشبینی بیت ڕۆژێک بۆ 2 ڕۆژ دەخیانیتن واتە دەنیشتەوە کاژێ نابێ هەر تۆپەکەی ئەوی هەموو جارێ ئەوە بلوخمە تەماشا دەکەین ئەوە دەڵێ ڕۆژێک 2 ڕۆژ دەخیانوەتە کەشتێکە دەنیشتەوە لە پاش نیشتنەوەی ڕۆژێک 2 ڕۆژ لەناو شوێنێک دەبیتن کەوا ئەو شوێنە تایبەتە بە مەسەلەن گەشتیارەکان لەوێ دەمێنێنەوە دواتر سواری کەشتەکەی دەبنەوە هەر هەمان کەشتیش دەیانگەڕێنەوە سەرزەوی بەڵام گەشتەکە چەندی پێدەچی 3 مانجی پێدەچی واتە مرۆڤ پێویستی بە 3 مانجیە لە زەوی ڕابگاتە سەمەریخ کە یەکجار زۆرە بێگومان بەڵام من بیر ئێستاوا خەریکە لاو مێش خۆم بیر لەوەی دەکەمواری دەبی نا ئەو کەشتی چەندە ڕازەندرابیتەوە چەندە ژیانێکی تایبەتیانە بە دروستکراوی لە ئەو 3 مانگە کابرای کەم 1 ملیۆن دلاری دەدا لە بۆ شوێنێکی وە مەسەن لەوانەیە 10 کەسی هەڵبگری 15 کەسی هەڵبگری هەر مەسەن هەر گەشتی دەبی چەندت خۆش بی مەسەن ئەگەر سواری فڕۆکەی بووبن فڕۆکە تیارە مەسەن سەفەرت کردی لە بۆ تووچیان هەر وڵاتەچی دەزانکەوە فێرست کلاسەیە تایبەتێ VIP هەیە تەبیعی هەیە لە VIP من تا ئێستا گەشت نەکرێەوە VIP نازانم کووە بەڵام ئەوەندە بینیمە خودە خەڵکی سەفەری کردیە دەزانم کەەوە شوێنی پێیان خۆشترە مەسەلەن مەسافەی پێیان دەتوانن پاڵدانەوە ئاسانتربی خۆشترە ئەمن بە ئاسایی مەسەلەن سواری فڕۆکەی ئاسایی مەشوێنی ئاسایی کەەوە ئاساییە ینی بەسن دەتوانین دانیشی بەڵام 10 ساعت لەناو تیارێبی تۆزەگی زعانجە مەسەلەن لاقت بێشی یان شانت بێشی هەستە من 10 ساعت ناتیار نەبی مەکە زوابی نەکات توژی 10 ساعت ناتیاری بۆ نەخێر من 2 ساعت زیات ناتیار نەبیمە ئەوش سەفەرێکی کۆکە لە خۆمان 3 مانگ ئەو کەشتی بەس ئێستا لە ئێستاەوە چیرۆک لەوانێ دروست بیتن لۆ فلیمی دەشکرێتن یەکێک لە ناوی مرد چی دەبێت ڕوودەدا گەشتەکە هەڵدەوەشێتەوە لە نیوە ڕێگا دەگەڕێنەوە وڵای دەبی چ ڕووداری پرسیارە جوانە بەڕاستەکەی ئەگە مرد ئەو مردی تر بوون دروست دەکاش دروست دەبی خیالکردن زۆر خۆشە خیالکردن لەو بابەتانە یەکجار خۆشە بەتاتی ئەگە بابەتەکە دەرەوەی زەوی و پارەشبی ئۆکەی خۆشەویستانم دەینە سەر بابەتێکی دیکە ئەویش بە باسی کۆمپانیای مایکرۆسۆفتی بکەین کاتەکەمان یەکجار کەم بابەتشمان یەکجار زۆرمایە بەڵام بە باسی مایکرۆسۆفتی بکەم بە خێرایی کۆمپانیای مایکرۆسۆفت لەلایەن تەوری پێنجەمان باسی ئەوی دەکەم کۆمپانیای مایکرۆسۆفت و بثێزدا ئێستا بەڕاستی ئاین بە فەرمی یەکیان گرتیە حکوومەتی یاخود یەکێتی ئەوروپا بە فەرمی دانی پێداناکەوە زێنە ماکس خاوەنەکەی کۆمپانیای مایکرۆسۆفتە جا ئەوە چمانایەک دەدا مانای ئەوەی دەکەوە سەرجەم یاریەکانی کۆمپانیا بثێزدای لە فاڵاوتی لە ئێلدەر سکرۆلسی لە زۆربەی یاریەکان کە مەسەلەن کۆمپانیا بثێزدا بەهەم هینایە دەبتە خاوەنەکە دەبتە کۆمپانیا مایکرۆسۆفت واتە ئەکسبۆکس دەبتە خاوەنی جا ئەکسە خەڵک بیر لەوەی دەکاتەوە باشە یاری داهاتووی ینی بثێزدای تەنیا لەسەر ئەکسبۆکسی بڵاو دەکرێتەوە یان لە بە پلەیستێشنش بڵاو دەکرێت چونکە ئێستا دەزانین کە پلەیستێشن یاری خۆی تەنیا لۆ خۆتی ناتە ئەکسبۆکسی ئایا مایکرۆسۆفت هەمان شت دەکات بە بڕوای من نەخێر بە بڕای من مایکرۆسۆفت هەر لەسەر ئەو ڕێچکەی خۆی دەبینێتەوە کەوا یاریەکان لە بەهۆم پلتفۆرمەکان بڵاو کاتەوە واتە ئێستا هەواڵەکە فەرمیە مایکرۆسۆفت خاوەنی کۆمپانیای بثێزدایە بثێزدا بەشەکە لە کۆمپانیا مایکرۆسۆفت و لەوانەشە کۆمپانیاکە ناوی بگۆڕدرێت زێنە ماکس یاخود بثێزدا ناوی بگۆڕن بیکەنە
ڤۆلت نازانم 101 ڤۆلت شتێکی لە بابەتەیە ناوەکەی بگۆڕن تاوەکو کێشیان لە بۆ دروست نەبی لە ڕووی یاساییەوەکەوە ناوی یاریەکان تایبەت بکەم بە ئەکسبۆکسی. دێنە سەر تەوەری شەشەمی بەرنامەکەمان ئەویش بە باسی بەشی دووەمی فیلمی مینیەنز بکەین کە دواخرا مینیەنز. هاوڕێیان فیلمی مینیەنز دەزانکەوە زۆبەتان فیلمی مینیەنزتان بینیوە دیسپیکەبڵ می ئەو شتە زەردەعەندیکانە بەڕاستی فیلمی خۆشناری یعنی یەک لەو فیلمانێکەوە ئێستا سەیریکەم و پێکەین پێدێ زۆر کۆمیدینە زۆر بەتایبەتی لەگەر منداڵە سەیرکە یاری من زۆر زار دەڵێم ئەگە بەتەنێت تەماشای فیلمە چی بکەین لەوانەیە کۆمیدی بی باس پێکەینەکە نادگری بەڵام فیلمی کۆمیدی یان خۆت ئەنیمەیشنی کۆمیدی لەگە منداڵە سەیرکە بەدەستە خۆت نییە کە منداڵەکە هەت دەزانیوە پێکەینی پێدی ئەچ پێکەین بە پێکەینی منداڵەکەی یعنی لەو گۆڕ دڵ خۆ زوڵەیەکت لۆ دەکاتەوە زوڵێک لۆ دەکا بۆیە پێم وایە ئەگە حەز دەکەی پێ بکەنی لە دیار فیلمەچی لەگەڵ یەکەش سیرکەی ئەو کەسە تەمەنیشی بچووک بی بەڕاستی تا وسێژەش زۆریە فیلمی مینیەنز بڕیار بوو لە مانجی هەفتی ئەو ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام دواخرە بۆ مانجی هەفتی ساڵی 2022 فیلمەکە بەنای مینیەنز The Rise of Gru دەبی باسی کارکتەری گروی دەکە گڕوو مامۆستایەکەیان چۆن لە منداڵیەوە ئەو مینیەنانە ئەو بوونەوەرە زەردانە کۆ دەکاتەوە بگور دەبتە مامۆستایان چیرۆکی سرنجڕا کێشە هیوادارم ئەگەن ئەوەی نەیبینیوە سەیری بکە خۆشەویستان دێنە تەوەرەچکە ئەو ڕۆ ئەوەی پێشەوەی بڕۆنەوە تەوەرەی فیلمی فازناینیش بۆ یەک ماوە یەک مانگ دواخرا فاست فیروز 9 واتە دواخرانەکەی زۆر نییە تەنیا یەک مانگە بەشی نوێم قسە لەسەر دەکەم کاتەکەوات شەرێکی نوێمانە بە بڵاو کرێ بە ویستم ئاگادار بن کە بۆ ماوە یەک مانگ دواخرا دێنە سەر هاری پۆتەری نوێ دەزانینکەوە هەش دانە فیلمی هاری پۆتەرمان هەیە تاوەکو ئێستا هەش دانە فیلم بەڕاستی زۆرە هەمووشی نایابە دوو فیلمی فانتاستیک 20 کە باسی ڕووداوەکانی پێش هاری پۆتەری دەکەوێتە کارکردی هاری پۆتەری تێدا نییە باشە هاری پۆتەر کۆمپانیای وەرنەر برۆس دەیەوێت دووبارە فیلمەکی نوێ یاخۆ زنجیرەی نوێ هاری پۆتەر دروست بکە من پێم وایە زنجیرە دەبی فیلم نابی لەبەرەوەی ناتوانانی باسی هاری پۆتەر بکەیت چیرۆکی هاری پۆتەری لە منداڵیەوە تا گەورە بوون هەمومان باس کرد لە 8 فیلم باس کرا یدی خلاص پێم وایە ئەو فیلمە نوێیە یاخود ئەو زنجیرە نوێی هاری پۆتەری باسی نێوان فانتاستیک 20 دەکا لەگەڵ یەکەم فیلمی هاری پۆتەری لەبەر یەکەم فیلمی هاری پۆتەری وزان باسی ساڵانی 1970 دەکا و فیلمی فانتاستیک 20 باسی ساڵانی 1940 چوێت کە باسی زانیزیانی دەکەم ئەو مابینە زۆرەمان هەیە فراغەکی یەکجار زۆرمان هەیە لە نێوان فانتاستیک 20 لەگەڵ هاری پۆتەری پێم وایە لەو زنجیرە نوێی وەرنەر برۆسی کە پێشبین دەکەم لە HBO Max بڵاو بکرێتەوە باسی ئەو سەردەمەی بکە لەوانێ باسی دەمبڵدۆری بکە بە گەنجی لە دوای ڕووداوەکانی فانتاستیک 20 چۆن تێکەڵی هاری پۆتەر دەکرێتەوە تەلەفۆنشکەمان لەگەڵا کاک مستەفای وەگرە کاک مستەفا سڵاو لێبێ کاکە مستەفا لەکوێ پەیوەندیمان پێوە دەکەی لە هەولێرەوە ئەم کاتت باش کاکە مستەفا خۆشحاڵین سەلامەت بێ زەحمەت کاکزی دوو پرسیارمان فەرمووجیانەکەم پرسیاری یەکەم لەسەر گەیم بوو پرسیاری دۆمیش لەسەر زنجیرە فیلم بوو بەڵێ گیان پرسیاری یەکەم لەسەر گەیم نازانم ئەو گەیمەری کورد ینی ئەو یوتیوبەرانە تا ئێستا بۆ هیچ باسی یاری تۆم رایدەر ناکەن جوانە پرسیارێکی ینی یاریی بەناوبانگە بەناوبانگەوە لە پلەیستێشنیەکەوە هاوادارێک سەختی تۆم رایدەر ینی بەشی زۆر زۆرە بەڕاستی حتا بڵێ یاریێکی پەزوو زۆر خورس و تامسێژێکی زۆر زۆریە ئەو تامسێژەی لەو یاری تۆم رایدەر هەیە لە ئەنچاتیش نەمبینیوە یعنی هیچ خوێندنەوەی هیچ باسێکی ناکرێت نازەم هەوو کاتی ئەستا پێت دەڵێم پرسیاری دووەمت کاکەشی پرسیاری دووەمم زنجیرە فلیمەکانی مەسەن وەکو ئەگەر تۆ بزانیت وەکو ڤایکینگ و پیکی بلایندەر و ئەو زنجیرە فلیمە بەهێزانە خۆشە ئەو خۆشانە هەیە کەناڵەکانی خۆمان بۆچی فلیمێکی هندی و تورشی دۆبلاز دەکەن ئەو فلیمانە دۆبلاز جوانە پرسیارێکی زۆر معقولە زۆر فلیمی تریش هەیە یعنی باورکە ینی سیزنیشە ئەوە نەبێت مەسەن برێ هەرسی هەڵقەیەک بێ 20 هەڵقەیەک ینی هەموو سیزنەکان لێ دەگاتە 6 هەڵقەیەک 6 هەڵقەیەک نازەم بۆ کات ینی ئەو تاموچێژی لەو فلیمان هەیە باورکە لە فلیمێکی هندی نییە دروستە ئەو پرسیارەکەم دەستەکانت خۆش خاڵۆ جان زۆر سپاس پەیوەندیەکەت ئێستا وەڵامی هەردووکت دەمەوە ئینشاڵڵا پرسیارەکانی زۆر جوانن پرسیار یەکەمی باسیەوەی کردکەوە لەبەر چ باسی پرسیار یەکەمی باسیەوەی کردکەوە لەبەر چ باسی تومڕێدەری ناکەین من وەکو خۆم لە راپۆرت باسم کردووە بەڵام وەکو یاری باسم نەکردو وەکو خۆم من
ئەو تێکەڵیم نییە لەگەڵ زنجیری توم ڕێدا لەگە فیلمەکان تێکەڵ بەڵام لەگەڵ یاریەکان تاواکەستە بۆ شازت تێکەڵی هەرچەندە یاریەکانم کردووە بەڵام تێکەڵایەتیم نییە لەگەڵی ئەوزانام کاکەزانە لە چەناڵی زیزۆنی خۆی کاکەزانە ئەو باسی کردیە یوتیوبەر ئەو زۆر باسی کردیە بە پرسیاری دووە میشت واتە توم ڕێدەرەکە باسکرا بەڵامەکەین باسکرا لەگەڵ پێویستە گرنگی زیاتری پێ بدەن و هەموو یوتیوبەرش ناتوانێت باسی هەموو یاریش بکە بەڕاستی کردنی یاری 30 ساعت 3 ساعت 50 ساعت هەر یاری ئەستەمە بتوانانی هەموو یاریەکە ئەنجام بدەیت و بتوانانی شیکردنەوەش لە بۆ بکەیت پرسیاری دووەم میشت پرسیارێکی جوانەکەەوە بۆچی گرنگی بە زنجیرەی بیانی نادەین گرنگی بە زنجیرەی مەسەلەن زیاتر کۆمیدی دەدرێت یاخود درامایکی تورکی دەدرێت هۆکارەکە ئەوەیە کاکە ئەو زنجیرانە جیلی مە سنەوەی مە تێکەڵینە بەڵام دایکت باوکت داپیرم باپیرت ئەوانە ناتوانن مەسەلەن ناتوانانی داپیرت لە ماڵی سەی درامایکی ڤاکین کە کەناڵە ئاسمانیەکانی کوردستان یان بەگشتی هەموو تەلەڤیزیۆنەکانی کوردستان لە بۆ داپیر و باپیرت کار دەکات ئەوان سەیری تەلەڤیزیۆن دەکەن بەڕاستی یعنی وایە دراما زیاتر لە بۆ ئافرەتیە تارگێتەکەیان هەدەفەکەیان و ئافرەتی زیاتر مەسەلەن ئافرەتەکەوە دەزانن سەیری درامایەت بشی دەکەن دەزانن سەیری و فیلمە هیندی دەکەن ئەو کەسانی وەکو منە مەسەلەن تۆ سەیری و بەرنامەی دەکەین مەبەستمە جۆرە کەسانەیە ئەمە سەیری و جۆرە فیلمانە ناکەینەوەیان زۆر بەکەمی سەیر دەکەین بەڵام ژمارەمان کەمترە لە چاو خەڵکە ئامەکەی کەەوە نازانم پیکی بڵاندەر هەچیە جا پێشی بناسیێنی سیر ناکە ئەستەمە ڕازیکردنی تەنیا کەسێک دەزانی سیر بکە کەوا برادرش خۆی پێیگوتیە کەسێک پێیگوتیە مەسەن مە خۆم پیک بڵاندەرزم نبینیم بەڵام برادرم تکای لێکردم دەبی سیر بکەیت اینجا سیرم کرد پێم وابوو نایابە ئەو بابەتەکەیە ئۆکێ هاوڕێن بینە سەر تەوەری نوێیەممان فیلمی بڵید ئەگە بێت و بڵید زۆربەی خەڵک ئاگداری فیلمی بڵیدە بەڕاستی بڵید ئەگەر بە تایبەتیش ئەو کەسانی تەمەنیان بەسەر لە ساڵان نۆتەکان لەدایک بووبن سەرای 2000ەکان فیلمەکانی بڵید زۆر بەناوبانگە کەس نییە لە کوردستان فیلمەکانی بڵیدی نەبینی بیان خود نەشی دیتبین دەزانکەوە ئەو فیلمە هەیە ئەجە لە کوردستان چەندین ناویکەی بەڵام ناوەکان لەبیرنیە ئەو کەسێکەوە تەنیا خوێن دەخۆ مەساس و دیما بوو بەڵام کەسێکی باش بوو جا مارڤڵ بەنیازە چکەوە پرۆپەرتی مارڤڵ یاواتە ئەو فیلمە بەشەکە لە دنیای مارڤڵ بەنیازە و فیلمە دووبارە نوێ کاتەوە فیلمە نوێ کەش بەنای بڵێدی دەبی ئەو مەهارشمێڵە عالی کە نای خۆتی مەهارشمێڵە عالی ڕۆلی کارکتری بڵێ دەجێڕین بڕیارە لە کۆتایی ئەو ساڵ 2021 بەڕێگرتنی فیلمەکە دەستەوە کە پێم وایە زۆر نایە بە فیلمەکی ئینشاڵڵا زۆر ڕاقی دەبین دوایین پێش دوایین بابەتێکم دەمینێ وێنەگرتنی ناتالی پۆرتمان لە فیلمە نوێیەکەی ثۆر هاوڕێیان دەزانکەوە ئەو کەسانی دەزان ئەو کەسان کە نازان پێتان بڵێم وێنەگرتنی فیلمی ثۆر دەستی پێکردێت لە وڵاتی نیوزلەندای وەروە بەشەشی لە وڵاتی ئوسترالیای وێنە دەگیرێ ئەو جارە کارکتەرێکمان هەیە ناتالی پۆرتمان دەبتە ثۆری ئافرەت ثۆرمان هەیە وەکو پیاو بەڵام ثۆرمان نیە وەکو ئافرەت ئەو جارە ناتالی پۆرتمان دەبتە ثۆری ئافرەت چەکوشەکەی ثۆری هەڵدەگرتەوە و چیرۆکەش سەرنجاکێشی دەبی دەبتە پاڵیەک لە پاڵەوانە ئافرەتەکانی دنیای MCU مارڤڵی جابۆچی ئەو کارکتەر ئافرەتە دەبتە پاڵەوان لەبەرەوەی زۆر گلەی لە مارڤڵی کراکەوە گرنگیان بۆ کارکتەری نەدەدا لە فیلمەکانی ڕابردویان بەڵام وەکو بینیمان لە ئەڤێنجەرز ئێند گەیم بووە بزانم گەڕایەوە و لە ئەو جارش دەگەڕێتەوە دەبتە کارکتەرێکی ثۆری ئافرەت ئینشاڵڵا و ناوازە دەبێتن تەوەری کۆتاییم پێشبینیەکانی مارڤڵ سپایدەرمان سێ کاتم کەم مایە بەڵام ئینشاڵڵا لە هەفتەکانی داهاتووش زیاتر باسی ئەو بابەتەی دەکەین سپایدەرمان سێ کارکتەری جیاوازمان دەبی وەکو دەنگۆیەکان هەیەکەوە هەر سێ سپایدەرمانی کۆن لە تۆبی مگوایر لە ئەندرو گارفیلد و لە تۆم هۆڵاندی هەرسێک بەژای دەکەم بەڵام من وەکو خۆم پێم وایە مارڤڵ دووبارە فێڵمان لێ دەکەم دنیای سپایدەرمانە پێنیشان دەکەوە لەوانەیە ڕاستی نەبی چۆن لە واندا ڤیژن دنیایکی MCU بەمە پیشان دەکە ڕاستی نیەوە کارکتەری کویک سڵڤەرمان بینیم و پێم وایە لەو جارەش هەر فێڵمان لێ دەکەن ئەو دەنگۆیانیان دروست کرد لەوانە هەرسێ کارکتەر ببینین بەڵام تەنیا لەو فیلمە لەوانە بیان بینین یاخود برێ خەیاڵ ڕاستی نییە پێم وایە مارڤڵ دەیەوە فێڵ بکات چۆن قسەیەش دەکەم لە زنجیرەی واندا ڤیژن ئەو شتمان بۆ دیارکات من خوێندنەوە بۆ زنجیرەی واندا ڤیژن کردیان بڕۆن سەیری بکەن لە ناو پێجیژی لە فەیسبوک بەردەستە زیاتر باسی ئەو بابەتەی دەکەم ئینشاءڵڵا من حەز دەکەم هەرسێ کارکتەری تێدابی و ئینشاءڵڵا تێشی دایە بەڵام پێم وایە تەنیا لەیەک فیلمی دەبی دواتر نامینێ هاوڕێیانی خۆشەویستم کاتی بەرنامەکەم تەواو بوو کە یەک کاتژمێری خایەن بەڕاستی ئەنگۆ 2000 تەلەفۆنتان کرد بۆ منش بابەتەکانم زۆر بوو ئینشاءڵڵا سوودێکی زۆرتان لێ بەکردبی خۆشەویستان پێتان دەڵێمەوە هەموو ڕۆژانی سێشەم کاتژمێر 4 دوای نیوە ڕۆ یاخود عەسر سەیری بەرنامەی بەژیری بکەن لە
رادیۆ کوردستان 24 بەشێ ڕاستەوخۆ دەبی توانێت گوێگر بن لە چناڵی یوتیوبی ژیریش بەشێ ڕاستەوخۆ دەیگوازینەوە. ڕێز و خۆشەویستی ژیر قبول بکەن لەگەڵ کاکە ئاری خۆشەویست. ئینشاءالله لە هەفتەی داهاتوو یەکتر دەبینینەوە دە بابەتی دیکەتان بێکەوە باز دەکەین. خواتان لەگەڵ.